بێئاوی دانیشتوانی گرجوتیاری بێزار کردووە و ناچارن بەم بارودۆخە سەختەش ئاو بکڕن. ئەوان دەڵێن یان دەبێ ئاو بکڕین یان دەبێت لە گەڕەکەکانی شاری هەولێر بە ناچاری لە ڕێگەی تەنچێوە ئاو بێنین بۆ ماڵەکانمان. بێئاوی دانیشتوانی گرجوتیاری لاولێر نیگەران کردووە و دەڵێن هەر خەریکی پەملێدانین بەڵام دەبێ بەبێ ئومێدی سەیری مزەخەکەمان بکەین چونکە دڵنیاین خومێک ئاوی پێدا نایەت. ئەم هاوڵاتیە دەڵێت بەهۆی بێئاوی خەریکە گوڵەکانی شموشک دەبن. کاکە زەلام بستە ئیشێ زەلام کرێخانی بدا کری کارەبای بدا ئایی بکڕی معنە هەیە ئەوە کاکە بەسەر چام قوبورمە وەرە سەعاتمەوە بەستە ئامن و دانەی یەکسانی بی باگوند بیرێک 150 ماری لەسەرا 1600 ماری لەسەرا کاکە دەشەبەکەی تێکردکەوە گورەکانتان نیشک بۆ دەبینم بە خودای ئەو وەسعەکەیە بەخوا هەندێکمان برتە ژۆرێکە لەبە پانکەیە بە ئەوەی ئای دەدەن بە ئەوەی دەن بەهارەوە لەوە پانکەی خوا دەزانی والله بلاتە ئەو گورەکانتە تا تەسوورکەن هاتە تەمەشاکە بەو گەرمایە 4 ڕۆژ 5 ڕۆژ خۆم ناشۆ لەبەر بێئاوی لەبەر بێئاوی ینی دوانی احتیاط هەبیانی بەش بکە 5 دقە زیاتر نایە 5 دقە هەتا ئەمە بەخۆ دەکەین تۆندەی تێ دەخین و مزەخی تێ دەخین زیاتر نایە دەکرێتەوە نامینێ ئاوەکە. بێئاوی لێرە کۆی کردوونەتەوە و هەمووان دەیانەوێ بێزاری خۆیان دەرببڕن. دەڵێن بەهۆی بێئاوی تووشی کێشەی کۆمەڵایەتی بووین و دەبێ ڕۆژانە ئاو بکڕین. مندارم لەبێ ئاویان ڕوانی ماری بابی کردەوە ئێستاوەرە بۆنم کە بۆن سەر پاترین بێدی تێدەگەرە برای خۆت ئەوە 5 ڕۆژە ئاو بە قەلبی برات نەکەتیە 5 ڕۆژە بەو گەرمایش تێدەگەی وەرە دەوام بکە پێشمەرگاتی هەموو ڕۆژە دەسمە دەوامێ تێدەگەی دەوامی خۆم بەڕێک و پێچی دەکەم هیچ کێشەمان نییە و بەبێ مەعاشیش 2 ماگراتب نەدرایە ێجە وەرە من ئاوی بکڕە هەموو ڕۆژە 10,000 دینار ئاو مەسرەفی مارێ مەسرەفی منداری ئیلە چێ بینم کاکە ڕۆ تازە لەی شیاتیمەوە بەخوا دەچمەوە ئاو نییە دەبی ئێسمەکەم مزەخی تیکتۆکەی دەکەمەوە تەمەشا دەکەمێ خوایە ئاو کەنجێتە وەڵا داکەم نانیشەوە حتا 5-6 سبەین دادەنیشی جاروێ دێ جاروێ نە هەنە نا هەفتێکە جارێک 20 دقەک بێت دەگنە نایە ئاو کڕینێ بەخوای ئێستاکە پێرێک ڕیتم ئێستا دەچمەوە ئاو نییە بەخوای دیسان بکڕمەوە. کێشەی بێئاوی تەنجی باوڵاتیان هەڵچنیوە و ساڵانە لە وەرزی هاویندا دووچاری بێئاوی دەبنەوە. ئەم ساڵی شاوینێکی قورس دەبێت و هاوڵاتیان لە سایە حکومەتێکدا کە تا ئێستا کێشەکەی چارەسەر نەکردووە ناچارن ئاوی خواردنەوە بکڕن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.